والله پێشوازی لێ دەکەن چیز عیبی نییە إيه بەس ئەگە پارەکە لە ئوسول بی باشە ها ئەمێ ئێستا لە ماری خۆم خانمی 100 مەترێ وەڵی یەک چی زیادە پێ ناکەم هیچم بە شتەکەی بێزە پێ دەکەم ویان نا دڵتان خۆشە بەو سیستەمە وڵای دلمان خۆشە عیبی نییە عیبی نییە بەس پارەکەشی بڕێک لە ئوسول بی باشە باش نەبی إيه دەورەمەند و فەقیریش بکرێ وە نییە چۆن يعني ئێستا ئەم بەخۆم عارەبان سیمەوە نییە خەرکەکەیە هەبوونا دەتوانی زۆرتر پارێ بدە وە نییە بەجێرە یعنی بەرشی ئیشی خۆت بی باش وڵی دەستخۆشی لێ دەکەین ئیشش ساچ کردیە ئامە ئیشش ساچ کردیە باش پەیامتان چییە داواکاریتان چییە وڵی داواکاریمان ئەوەیە ئەو کارەبا بەردەوام بی و پارەکەشی لە ئوسولی بڕک ئەوها نەبی ینی باری خەرق قرس بیتن هەرۆڵایی باش ینی پارە ئێستا من لۆ نمونە کارەبا وەختەشی هەر سەعات داهات وەنیە هەر سەعات هەبوو 20,000 مان دەهات ئێستا کە بووتە 20 ساعت ینی دەکات 3 وەنیە مشکلە نیە با 3 قات پارەکەت لەو 20,000 بێ مشکلە نییە هیچ عیبی نییە ما تەنگ و تەبعا ناخۆش بوو مۆریدا تەعاملی لێ دەکرد شتەکان هەمووی ئیشی پێ دەکرد بە ئێستا باشە عیبی نییە ئیشەشی ساچیان کردیە ئەمە ئیشەشی باشیان کرد کارەبایان کردە 24 ساعت